دیارە لە چوارچێوەیە ئەو سەردانەمان کە لەلایەن کنگرەی نەتەوەی کوردستانەوە سەردانی کوردستانمان کردووە لەگەڵ هاوسەرۆکی کەنەکە ڕێزدار زەینەب موراد. ئەمڕۆ سەردانی ڕێکخراوی ئەبنائل بینولنەهرینمان کرد، دیارە ڕێکخراوێکی ئاشووریەکانە. دیدان و گفتوگۆمان کرد، ڕامان گۆڕیەوە لەسەر ئەم داگیرکاریەی کە ڕژیمی داگیرکاری تورکیا لە باشووری کوردستان کردوویە. تاکیدمان کردەوە لەسەر ئەوەی کە ئەو تاریخەی کە لەلایەن ڕژیمی ئەمریکایەوە بە تایبەت جۆ بایدن کە کۆمەڵکوژی ئەرمەنیەکانی بە ژینوساید ناسان، دەقیق لەو ڕۆژەدا ڕژیمی داگیرکاری تورکیا هێرشی کردووەتە سەر باشووری کوردستان و بە تایبەتی ئەو گوندانەی کە ئاشووری نشین و هێرشی کردووە سەر ئەو گوندانە. دیارە لەسەر ئەو مژارە زۆر قسە کرا، زۆر زانیاری ئاڵوگۆڕ کرا، تاکیدیان کراوە لەسەرەوە کە دوژن بەوەی کە ڕژیمی داگیرکاری تورکیا هاتووەتە ناوچەکە و ئامادە بوون کە لەگەڵمانە لە پلانی ئایندەدا لە هەر پلانێک کە کنگرەی نەتەوەی کوردستان بیبەستێت لەگەڵمانە هاوکار بن و تاکیدیان لەسەر یەکڕێزی گەلی ئاشور و گەلی کورد کردەوە و ئەیانەوێت کە دەنگی خۆیان بخەنە دەنگ هەموو دانیشتوانی کوردستان بۆ ئەوەی کە داگیرکاری کوردستان لەلایەن هەر ڕژیمێکەوە بێت، چ ڕژیمی داگیرکاری ئێران بێت، چ ڕژیمی داگیرکاری تورکیا بێت، کۆتایی بێت.